شوالو سوزا زايارالو دامايا وايا ئەم بەرنامەیە تێکەڵەیەکە لە قسەی خۆش لە گۆرانی لە گێڕانەوەی هەندی ئەزمون بابوت قابل عصبي في دريدو هذا العصر ابوه هەرچەند کەوتمە غەریبی ناشکێنم عال و پەیمان طبعا داوای لێبوردن لە بیلەرانە سەریش واریێشان بەرنامەی ڕۆژانەی یەناڵتی دووەم ڕۆژی جەژن کاتژمێر 8 سەر لە بەیانی پێشکەشتان دەکرێت.